بەڵێوە کێمە پێشتر ئاماژەمان پێدا کە سبەی یەکشەممە هەردوو مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی لە سلێمانی کۆ دەبنەوە. ئەمە هاوکاتە لەگەڵەوەی کە سبەی دوا ڕۆژە بۆ خۆتۆمارکردنی ئەو هاوپەیمانێتی و لیستانەی کە بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عراق دەکەن و پارتی ڕایگەیاندووە سبەی خۆی تۆمار دەکات. ئەگەر بە یەک لیست لەگەڵ لایەنەکانی دیکە بەشداری بکایە خودنا ئەمە میوانێکمان هەیە دەمانەوێت گفتوگۆی زیاتر بکەین بەڕێز مەردان خدر بەرپرسی لە قینۆی پارتی لە ئاکرێوە لەگەڵمانە. کاک مەردان شەو باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24 دەمەوێت بزانم کە چاوەڕێ دەکەن ئەجەندای کۆبوونەوەکەی سبەی مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی چی بێت؟ چاوەڕێ دەکەن دەرفەتی ئەوە بمێنێت باس لەوە بکەن کە بە یەک لیست بەشداری بکەن لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان؟ بەێ زۆر سوپاس ڕێزوڤیان بۆ تەماشەبانên کوردستان 24 سەر ئەجندا کۆمبوونە سبە دناوبەرە هەردوو مەکتەبێت سیاسیت پارتی دیموکراتی کوردستان و یەکەتیان نیشتیمانیە کوردستانێ زێدەتر ئەvە کارێ گوتەبێژێ فەرمیێ هەردوو مەکتەبێت سیاسیە بەڵێ مدوێت ئیشارەتێ بگرنگیا بێ کۆمبوونێ بدەم دیتن ئەمن ئەدوێ قۆناغێدا کۆمبوون و لێکتەگەهشتن و دانوستاندن دناوە هەموو هێز و لایەنێ سیاسیت هەرێما کوردستانێ زۆر زۆر گرنگە بۆ هەندێ و بشین سەروا پرسێت هەنووکەیی ئەوێ ڕوبەڕووی هەرێما کوردستانێ بین تێدا دەرباز ببین نەمازەژی پرسا هەلبژاردنێت پەرلەمانی کوردستانێ ویل هەمیا گرنگتر بۆ نوکە پرسا هەمیا هەنووکەیی تر پرسا هەلبژاردنێت ئەنجومەنێ پارێزگەهێت نەگرێدایە هەرێماوە بۆ هەندێک و هەوڵ بهێتەدان و کورد پێک دەنگی پێک هەلویستی و ئەگەر ئیمکانیش بی پێک لیستی بەشداریت بێ هەلبوان هەلبژاردنە بکەت و بۆ هەندێک و پێگەیە کووردا وان ناوچەیان و دەڤێت و دکەونە ژێر مادێ 140 پێگەیەکێ بهێز بیت و ئەو واقعێک و ئەنجامێ 16 ئۆکتۆبەرێ هاتیە فەرزکردن ئەو واقع بهێتە گوهۆڕین و مافێ کوردستانیت وان ناوچە بهێتە زەبڕاندن. باشە بەرز مەردان هەر چەندەتە ئاماژە پێچەندیدا و بابەتی هەنێ زیاتر گرێدایە ئاخفتن کێن هەردوو مەکتەبن سیاسین هەردوو پارتاوە جنابەتەژی بەرپرسی لە قینە هەیە ئاکرێت و سەرکردەیەکی دێ ناوە پارتی دیموکراتی کوردستاندا دیتنەتە ئەف جڤینە هەنێک و دەهێتە هەژمارتن جڤینە سێیە تبینی کو دیا جارە نوێز بتن بۆ یەک لاکردنا هەمی بابەتە دیف بۆ چۆناتە وەک سەرکردەیەکی سیاسی. بله ئۆمێدەوارین و vê کۆمبوونێ ئەنجامێت زۆر باش هەبن ئەنجامێت وێ کۆمبوونێ ئەدبەرژەوەندا بە خەلکی کوردستانێ بن ئەنجامێت کۆمبوونێ شێوازێکی بن و بشین سەروان پرسێت هەنووکەی و ئەف قەیرانێت و ڕوبەڕووی هەرێما کوردستانی بوو چه قەیرانێت سیاسی بن چه پرسا هەلبژاردنێت یەت پەرلەمانی کوردستانی بن بشین زاڵ ببین و الواق قەیرانە دەرباز ببین ئەکیت ئەم ئۆمێدین چونکو بحقیقەت پارتی و یەکەتی قۆناغێت زۆرێت بەرتەسکتر و زڕوفێت زۆرێت بەرتەسکتر شاینە بسەر زاڵ ببن و کێشێت نابینە خۆدا چارەسەر بکەن و شێوازێکی کود بەرژەوەندیا هەرێما کوردستانی بی نابێژم کۆمبوونا سبال کۆمبوونا سبەش نەبی تاکیدم دێ دانوستاندن نابینە پارتی و یەکەتی و هەموو هێزولایەنێت سیاسی بەردەوام بن بۆ هەندێ وەکومە گوت و ئیشارە دووپات کەمە وەکو ئەو قەیرانێت هەی ئەم سەر زاڵ ببین و هەموو پێک بە خزمەتە خەلکی هەرێما کوردستانی بکەین و بشین پشتەوانیە حکوومەتە هەرێما کوردستانی بکەین و حکوومەتەکە بهێزبی چونکو بدیتن ئەمە حکوومەتەکە بهێزە هەرێما کوردستانی یعنی هەبوونا کیانێکی بهێزێ هەرێما کوردستانی. بەڵێ کاک مەردان ینی دوایین پێشاتەوەیە کە پێشنیار کراوە مانگی شوباتی ساڵی داهاتوو هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێ خۆتان دەزانن کە دواکەوتووە ئەم هەڵبژاردنەوە چاوی هەموو وڵاتانی دنیا لەسەرەوەیە کە هەرێمی کوردستان هەڵبژاردن ئەنجام بدا پێتان وایە کە چەند گرنگە یەکێتی و پارتی هەرچی زووە بگەنە ڕێکەوتن بۆ ئەوەی کە بڕیار لە سەرنجامدانی هەڵبژاردن بدەن لە هەرێمی کوردستان.
بله بديترا من هيج ريكاكادي الدم البيشمنية وكو بارتي ويكتي وهمو هيزو لاينت كردستاني تني ريك هفتن نبيت چونكو انجام دانا هل بجارتنت برلمان كردستاني برسكا حتمية افرو صبا پشتی هیوکادی چند هیوی دوید هل بجارتن بهینه کرن نوکجی ام روبروی قیرانکا یاسایی بوینه و سبارت هل بجارتنت پارلمان کردستانی خوشبختانه سروکاتیا هرما کردستانی ارگی خوی یاسایی رابویا دانوستاندنت بردوام دای دگل کمیسیونا هل بجارتنت عراق بوهنده کو دمک گنجای بهت دست نشان کرن بوهنده کو هل بجارتنت پارلمان کردستانی بهینه کرن چونکو براستی فراغك نوك دروز بويا كو برلمان كردستان نشيت بأرجيت خويت ياساي راببيت ادويت همو هيزو لاينت سياسية هريما كردستان أرجي خو برپرسياريت يا خو راببن بوهندكو بشين اف برسا بيك دنگي بريار السر به تدانو وماوي كي نزيك يعني كو دمك نزيك بو انجام دانا هل بجار نت برلمان كردستاني به تديار كرن باشا جوينا صباحي برس مردان ديتنا تدبيني جوازيك هبتن كوش جوينن ديتركو بري چند پروژكا ناميكا وزارت درو امريكا جبو وزير پیشمرگه دویتن وگر تناف کو کار خو و ایکتی کو هلویست خوب گهرتن دوان او کشند نابرا پارتیوی کتیه دابرین تخارب جدی کوان کشا چاره سر بکتن بله چاره سرکرنا کشت هرم اکید ارگه هميايا ارگه همو هزو لاینت سیاسیت هرم کردستانه بدیتنا من هم هر تاکی که بی کردستانه ارگو بر پرسیارتی السرشانی و بونده هاروکارو پشتوان بی بونده کو اف کشت هرم کردستانه بهنا چاره سرکرن تأكيد الهندي كما بكو بيتفيا همو هزو لاينت سياسي والبيشيا وانجي بارتي ويكتي برپرسیاریتا هنده هلگرن بو هنده کو کشت هرما کردستان بهن چاره سر کرن آرمان جامع همیا هبونا کردستان کا پیز بی آرمان جامع همیا هبونا حکومت کا پیز بی بو هنده کو هم همو پیگ و بشین باشترین شیوه خدمتا حولاتیت هرما کردستان بکین خدمتا یا خلق هرما کردستان بکینو و حول بدین کو اف دست کفته بدز وهات و دست کفته پارزینو و روز بر روز هرما کردستان برف دست کفته زیاده تر ببین برف هنده ببین کو باشتر پیز بی چون کو بدیتنا ما باشترین چاره سر برو بروبونا وان تحدیات الپیشما ابتایبت جی کو نها گورانکاریت مزن سر آست جهان درز بوینا و ابتایبت جی روش حالات ناوراست و روش حالات ناوراز جی بديتنا ما عراق البيشيا غورانكاريت مزنه بوهنده امشين كو روبرويان كو برانبروا تحديات الراب وستين ادفيت ام يك دنگ بين يك هلويز بين بشتواني هنده بين كو كردستان کا بهزو حكومت کا بهز الهرما كردستان هبين بوهنده كو اف غورانكاريا ادبرجوند يا هرما كردستان و برجوندا خلق هرما كردستان بديماهي بين زور باشا برز مردان بو بيسبي كوبونوي سيم لنيوان مكتبي سياسي بارتي وكيتي انجام ددريت دەمەوێت بپرسم وەکو پارتیە وە لە دوو کۆبوونەوەی پێشوو لێک نزیک بوونەوەتان بینی وە لەگەڵ یەکێتی ینی چاوەڕێ دەکەن کە سبەی هیچ ئەنجامێک هەبێت لەنێو ئەو کۆبوونەوەیە یاخود بە دیوێکی تر بپرسم کە لە کۆبوونەوەکانی ڕابردوو پێشووتر پارتی ڕازی بوو بەوەی کە مەرجەکانی یەکێتی و چەند لایەنێکی دیکە بۆ شێوازی ئەنجامدانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان قبول بکات ئێستا پارتی هیچ مەرجێکیا هیچ هێڵێکی سووری هەیە بۆ گفتوگۆکردن و دانوستان لەگەڵ یەکێتی بله وكو جنابت إشارة بيدا البيشي بارتي تنزل الزور الرأي وبوتشونت خويا شيم بيجم الزور برجوانديت خويت حزبي كرن بو هندكو هالبجارنت برلمان كردستاني الدم خو بهنا كرن يعني كل جيترين دم بهنا كرن نهاجي سياسة بارتي أوا كاتشد برجواندا خلق كردستان دا تشد برجواندا حريما كردستان دا بارتي پشگیریا هندید کرد پارتی پشتوانیا هندید کرد نک پارتی برجواندیت حزبی گرنگ نینه نک پارتی حزب
بایەتی ئەدوێت وەسیلەیەک بیت بۆ خزمەتکردنا هەرێما کوردستانە و بۆ خزمەتکردنا خەلکی هەرێما کوردستانێ و بۆ هەموو کۆمبوونەکە کودنا بینە پارتی و یەکەتی یان پارتی و هێز و لایەنێت سیاسی تێنەکردن ڕاستی پارتیا ئومێدە چونکو پارتی ئومێد بەشداریە وا کۆمبووناتکەت پارتی ئبنیەتە چارەسەرکردنا کێشەیە بەشداریە وا کۆمبووناتکەت بەرهەندە یعنی بەلێ ئەمە ئومێدین و کۆمبوونا سبەهی و ڕەنگە بلماوەیەکی نێزیک ئەکیت دەوێت ئەنجامێت باش هەبن و ئەو کێشێت هەی بهێنە چارەسەرکردن و ئەم هەموو پێک بە خزمەتە خەلکی هەرێما کوردستانی بکەین. بله مردان خضر برپرسه لقه نهی پارتی دموکراتی کردستان ل آکره دست خوش